هەنگاو بەرەو کارەکەی هەڵدەگرێت. کارێک کە ناچاری ژیان وای کردووە خۆی لەگەڵیدا بگونجێنێت. ئەگەرچی ڕەنگ بۆ تانیا چێژبینین و ژیانە، بەڵام ڕەنگی ڕەشی ڕۆن و گریسی دوکانی فیتەریەکەی تەنیا دۆخی ناچاریە و دوورە لە خواست و بژاردەی خۆی. تانیا لەلایەک فیتەری و لەلایەکی تر هونەرمەندە. ڕۆژانە چەندین کاتژمێر لەم دوکانەدا کار دەکات. خۆم دەرچووی پەیمانگا بەشی ژمێریاریم، بەڵام ئێستا خەریکە پیشەکەم لا خۆشەویستە بێ لەبەرەوەی کە دانەمەسراوم و منش پێویستم پێیەتی لەگەڵ پێویستبوونەکە خۆشەویستیەکم دروست کردووە بۆ خۆم لەگەڵ ئەم کارە بۆی بتوانم لەگەڵ زەحمەتی ژیانە تێپەڕێنم، یعنی نەوەستم لە بەردەم ژیانە. خۆشەویستی تانیا بۆ ژیان و ڕەنگەکان وای کردووە ماندوێتی نەناسێت. دوای کارکردن ڕۆژانە دەچێتە شوێنی وێنەکێشانەکەی و دنیای خەونەکانی خۆی. هونەری خۆسازان لە پێناو گوزەران ڕۆڵی مرۆڤە بەهرەمەندەکان پیشان دەدات بە وێنەی تانیا. ئەو لە ڕێگەی ڕەنگە جیاوازەکانەوە خەریکی ڕەنگکردن و تعبیرکردنە لە جوانیەکانی ژیانی خۆی. ڕەنگ لای منواتە ژیان، کە ژیان کە ڕەنگی نەبوو ئێترش تامێک بچێژێکی نییە. من لێەوە لە ناو ڕەنگێکی ڕەش و سپیەوە لە ناو ڕەنگێکی ڕەشەوە هێم بۆ ئێرە ژیانی خۆم ڕەنگاو ڕەنگەکەم بەم تابلۆیانە. هیوادارم بتوانم لە داهاتووە کارێک بکەم بەم تابلۆیانە کە بە هەر کەسێ بڵێم گرنگەوەیە کە ئەوەی تۆ ئاواتی بۆ خوازی هەوڵی بۆ بەی نەوەستی. کاکتێنێکێکە لەو گەنجانە کە تموحێکی زۆری هەیە بە تایبەتی لە بواری وێنەکێشانەوە لە کۆمەڵی بواری تریشە، بەسەوەی کە من هەستم پێ کردو لە بواری نیگەرکێشانە کە حەزی لە بەکارهێنانی ڕەنگی جۆرە زۆر حەزەکە عیشەکانی زۆر ملەوەندی ڕەنگی تیابێت و حەزی لە دنیای ئەبستراکتە، ئەو دنیا ئەبستراکتەی کە شەقڵی تیانە کە تعبیرکردنە لە ناوەی خۆت، تعبیرکردنە لەو هەسوو جوڵە و لەو ژینگی کە تۆ تیا ئەژی چۆنی خەیتە سەر تابلۆیە. تانیا هەم گەنجێکی خاوەن ئیرادە هەم بەهرەمەندە، بە هیوای گەورەوە بۆ داهاتووی خۆی هەنگاوی هەڵگرتووە. سنوورکەری دەنگی ئەمریکا سلێمانی.